بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی بەگەنجی قارونی نادەم خاشاکی کوچە و کۆڵانی بەدڵۆ گریم شارم ناژین بەبێ سولەیمانی ئەگەر چی هێندەی باڵدارێ سەربەستیم تیا نەچەشتووە هەوری بارانی کەم وەرزە وەک من نەشتی بۆ دروشتووە ئەگەر قەت قەتێنە بەد بەدێنە چاڵچاڵێنە سێڕسکێنە موژموشێنە تیلتیلێنە هەلوچێنە ئادەی بێنە تۆش وەکو من مناڵ بووی شەیدای گەم و تۆپان بووی تۆش وەکو من مناڵ بووی شەیدای گەم و تۆپان بووی کاتی ئێوە هەلوچێن چاڵچاڵێن و پەرپاتێن کاتی ئێوە هەلوچێن چاڵچاڵێن و پەرپاتێن خەت خەتێن و سێبەردی هەتا ئەمڕۆژ دوو